سلێمانی بە کۆبنەوەی نێوان یەکێتی و پارتی و گۆڕانەوە کەشێکی گەرمی سیاسی بەخۆیە بینی بە پێچەوانی کەش و هەواوە کە شەپۆلێکی بەفربارین و سەرما و سۆڵا ڕووی کردوتە ناوچەکە لەگەڵ بارینی هەر بەفرێکیش هاوڵاتیان بۆ خۆشحاڵی دەربڕین ڕوودەکەنە شاخی گۆیژە و شەڕە تۆپەڵ و یاری سەر بەفر ئەنجام دەدەن بە بەراورد لەگەڵ بەفربارینی ساڵانی ڕابردووش هاوڵاتیان کەمتر دەبیندرێن لە شاخی گۆژە و ناوچە شاخاویەکان بەشێکیان دەڵێن قەیرانی سیاسی و ئابووری وای کردووە هاوڵاتیان کەمتر خۆشحاڵ بن. وڵی مەسەلا وەزئی ئابووری و سیاسی هەموو شتە پەیوەندی هەیە بە بڕای من یعنی هەموو کەس کاتی ئەوەی نییە مەسەن داهاتی ئەوەی نییە زۆر بگەڕێ نەگەر بۆ شەڕە بەفر بۆ شوێنانی کە گەشتی شاری کە چوونە دەرەوە مام لە هەموو خێزانەکە کەم بۆ تۆ بووی ئەم مەسعەوە کە بەسەرمان هاتووە جایەکی خۆش و بینیمان بەفرێکی زۆر باریوە ڕوومان لە ئەم ناوچە شاخاویە کردو بەڕاستی ڕۆژێکی خۆشە لەگەڵ ئەم هاوڕێیانەیە و هیوادارم ئینشاءڵڵا سەردەم لە وڵاتی ئێمە خۆ دەزانی کەمە و ساڵانە جارێ دوو جار ئەگەر سێ جار شتێکی وا ڕووبا و لەبەرەوە ڕۆژێکی خۆشە وڵای هەر بۆ خۆشیادون چۆنڵی شتی خۆشە بەفرەبارەیە بە تایبەتی وەرە جێ گۆڕی زۆر خۆشەم ئەنی لەگە برادرانە ئاین یعنی شتێک ناکەین شتێک بێ زیان بە خەڵک بگەێنێ بەپەی ئامارەکان لە شەوی ڕابردووە لە پارێزگای سلێمانی 16 ملیم باران باریوە و کۆی گشتی بارانبارنیش لەم ساڵدا 171 ملیم و لە دەیە 10 میلیمەترە بە بەراوردیش لەگەڵ ساڵانی ڕابردوو تا ئەم بەروارە 200 میلیمەتر کەمتر باریوە. کەژناسی سلێمانی دەڵێت بارینی بەفر تەنها ئەمڕۆ بەردەوام دەبێت چاڕوانیش دەکرێت بۆ ڕۆژانی ئایندا ئاسمانی سلێمانی و دەوروبەری خۆرەتا و نیوچە هەور بێت پلەکانی گەرماش بۆ ژێر 0% دادەبەزێت کە سەرمایەکی زۆر بە دوای خۆیدا دەهێنێت. سەبارەت بە دواکەوتنی بارانی ئەمساڵ کەژناسی سلێمانی دەڵێت ئەم ساڵ کەم بارانی دەبێت بەڵام ناکرێت پێی بوتێت وشکە ساڵی. لە دوو ڕۆژرا بردووە کاریگەری شەپۆلێک کە لە باکووری هەرێمەوە هاتۆتە ناوچەکانمان کە بۆتە هۆی دابارینی بەفر لە ناوچە شاخاوەکان و پلەکانی گەرمایی دابەزاندووە و لە هەمان کاتا شەپۆلێکیش لە باشووری عێراقەوە هاتووە کە باران بارینی تایە بۆ ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان و خۆشبەختانە بەفرێکی باش باریوە کە بۆ ئاوی سەرزەوی و زێرزەوی کاریگەری باشی هەیە و پێ دەچێت ئەم شەپۆلە هەتا ئەمڕۆ بەردەوام بێت لە ناوچەکانمان بۆ ڕۆژانی دوو ڕۆژی ئایندە کەش و ئاوهەوا ئەگەری هەور و هەتاو هەیە بەڵام بۆ ڕۆژانی 24 و 25 هەتا کۆتایی مانگ ئەگەری شەپۆلێکیکەی بارانبارین هەیە بۆ ناوچەکانمان کە ئەمە دڵخۆشکەرەیە بۆ سەرچاوەکانی ئاو کشتتوکاڵ و ئاودێری لە هەمان کاتا بۆ جوتیارە بەڕێزەکان. ساڵانە لەگەڵ بارینی یەکەم بەفر لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستانیش هاوڵاتیان ڕوو لە دەرەوە دەکەن و خۆشحاڵی و شادی دەردەبڕن بەشێک لەو کەسانی کە هاتوون بۆ ناو بەفر بە ئۆتۆمبیلەکانیان خلیسکێنی سەر بەفر دەکەن و بەشێکیشان شەڕە تۆپاڵ هەندێکشان دەڵێن بۆ ڕەوانەوەی خەمەکانیان ساتێک دوور دەکەونەوە لە ماڵەکانیان و لەگەڵ بەفردا خۆشحاڵی دەردەبڕن. ڕامێر عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.